بەڵێ بەڕێزان دەست بە دانیشتنەکەمانەکەینەوە ئەوەی ئێوێ بە نوقتە نیزامی قسە بکە ناو بنووسن ناوتان بنووسن بەڕێزان 22 کەس بۆ نوقتە نیزامی ناوی نووسیوە بەڕێزان 22 کەس بۆ نوقتە نیزامی ناوی نووسیوە لە ماوەی 22 دقەیە باش نانە ڕاست بەڕێزان تەنزیمەکەین تەنزیمەکەین کاک سەرکۆ جوان خان لە شوێنی خۆتانەوە قسەمەکە ئەو بەڕێزانەی کە تێبینیان لەسەر دانانی بابەتی وانەبێژان بەم ئالیەتەی ئێستا لە ناو بەرنامەی کارەکە هەیە لەو 2 دقەی کە پێیان نەدەین قسە بکەن لەسەر راپۆرتەکە ڕەئی خۆیان بڵێن هەر بەڕێزێک قسەی لەسەر بابەتێکی تر هەیە پەیوەندی بە بابەتی وانەبێژانەوە نییە بەس ئەوانە یەکەم جار وەرەگرین ئەوانی بەڕێزان بەڕێز ئێمە دامان ناوە لە بەرنامەی کار ملاحەزەتان هەیە لەسەر ئوسلوبی دانانەکەی لە بەرنامەی کار کە سەرت دێ ئەڵێ ئەم شێوازەی ئێوە داتان ناوە بەوەی کە خۆت ئەتەیە بیڵێ ناکرێت جارێک قسە بکەین هەر لەسەر عینەن دۆسی ئێمە بابەتی گرانی بەنزینیشمان هەیە لیژنەی مختەز مقتەرەحیان هەیە ئەم بەیانێ سەعانۆ کۆبوونەتەوە لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکان ئەوانی ژەبێ باسکەین لەبەرەوە ئەوەی لەسەر وانەبێژانە لە دوای راپۆرتەکەیە کاک دکتۆر عەبدولسەلام راپۆرتەکە بخوێنەرەوە تکایە تکاتان لێکەم ئارام بن تکاتان بەڕێزە بیڵێ دڵنیاتەکەم یەکەم کەس مەجالی تۆ دەم دوای راپۆرتەکە بۆی قسە فەرموو کاکتۆر فەرموو کاکتۆر فەرموو تکاتان لێکەم ئارام بن تکایە فەرموو ڕێگە بەهەر هەمووتە مامۆستا وەڵا ئیزنت دەدەم با راپۆرتەکە بخوێنرێتەوە یەکەم کەس ئیزنی تۆ دەم کاک هاوڕێک گیان کاک هاوڕێ ئەو
22 کەسە وەرنەگرم هیچ کەسێکی تر وەرناگرم فەرموو کاک عەبدولسەلام بەڵێ بەردەوام بکە دەیا قسە بناوی خدای گەورە و میهرەبان بەناوی خدای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان دەستەی سەرۆکاتی و ئەندامانی بەڕێزی پەرلەمان لە سەرەتادا بەخێراتنی نوێنەرانی بەڕێزی مامۆستانی وانە بێژ دەکەین بۆ دانیشتنی پەرلەمان هیوادارین ئەندامانی بەڕێزی پەرلەمان هیوادارین هەمومان لە خەم و هەمی مامۆستانی وانە بێژ و سێکەمەکان و فەرمانبەرانی گرێبەست بین ئەگەر پرۆژەیەکت پێیە حلولێکی واقعیت پێ چارەسەرێکی واقعیت پێ دەتوانێت خزمەت بە کەیسی مامۆستانی وانە بێژ دەکات پێشکەشمان بکەن. پاڵپشت بە نووسراوی ژمارە 2553 لە 20/10/2021 کە لە سەرۆکاتی پەرلەمانی کوردستانەوە بەدەستمان گەیشتێ ئێمە وەک لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لە پەرلەمانی کوردستان تەکلیف کراوین بۆ ئامادەکردنی راپۆرتێک بۆ دۆزینەوەی چارەسەری و یەکلایەکردنەوەی چارەنووسی مامۆستایانی وانە بێژ و سێکەمەکانی سەر ئاستی زانکۆ و پەیمانگاکان و فەرمانبەرانی گرێبەست بۆ ئەمە بەستە ئێمە دوێنێ وەک لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا کۆبنەوەی ئاسایی خۆمان کردیە و ڕای هەموو ئەندامانی بەڕێزی پەرلەمانمان وەرگرتیە و ئەندامانی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا هەموو بە نووسرا و لەلامانن ئەو داواکاریانەی کە هەیە هەمویان جێگیان کراتەوە لە راپۆرتەکە ئێستا دەقی راپۆرتەکە دەخینەوە تەبان بە ئیجازەی هەڤاڵانم زەمیلەکان لە لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا سەرەتا دەمانەوێت بڵێن کەوا مامۆستایانی وانە بێژ و مامۆستایان بەگشتی توێژێکی قوربانی دەرن توێژێکی هەسیارن توێژێکی ڕادیکەڵن لەنێو و کاریگەرن لەنێو کۆمەڵگادا کە ئەرچی پەروەردەکردن و فێرکردنی منداڵەکانی ئێمەی پەرلەمانتار و وەزیرێک و پێشمەرگەیەک و هێزەکانی ناوخۆ فەرمانبەرێک و کاسبکارێک و هەموو چین و توێژەکانی تری کۆمەڵگا لە ئەستۆی ئەواندایە لەسەر ئەم ئەساسا دەست بە مزای دەمەکە ڕاگە بدەکە کاک تۆر عەبدولسەلام باش دەقی راپۆرتەکە بخوێنەرەوە وام زانیەوە راپۆرتەکە ئێمە پێمان وایە وەکو لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا کاک عەبدولسەلام ڕێک بیخوێنەرەوە نەکە دەخینینەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوە راپۆرتەکەیە یەڵا بیخوێنن باش راپۆرت بەبێ پێشەکی نابی بەر لەوەی بچینە سەر چارەسەریەکان و پرۆژەکانی وەزارەتی پەروەردە و وەزارەتی دارایی کە هاوبەشی ئامادەیان کردو و ڕوانیان جومانی وەزیرانیان کردیە دەمەوێت لێرەدا هەنگاوەکانی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بۆ چارەسەری ئەم کەیسانە بخەینە ڕوو لە 27/10/2020 بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان و جەنابی جێگیری سەرۆکی حکوومەتی کوردستان و بەڕێزان ئەندامانی ئەنجومەنی وەزیران لێرە حەزوریان هەبوو زۆربەی ئەندامانی بەڕێزی پەرلەمان باسی ئەم کەیسیان کردوانی کە باسیشیان نەکرد لە ڕێزەوە باسییان نەکرد لە بەرەوەی زەمیلەکانیان باسییان کردبوو بۆ ئەوەی دووبارە نەبێتەوە لە 6/5/2020 هەردووک وەزیری پەروەردە و وەزیری خوێندنی باڵامان بانگهێشتی لیژنە کردووە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە و دۆزینەوەی ڕێگەچارێک کە ئەوانە بابەتی ئەساسی کۆبوونەوەکە بوونە لە 28/6/2021 ئێمە کۆبوونەوەیەکمان ڕێکخست بوو کە بانگهێشتی هەرسێ بەڕێزان وەزیری دارایی وەزیری خوێندنی باڵا وەزیری پەروەردەمان کردبوو بۆی لە کۆبوونەوەی لیژنەی پەروەردە حاضر بن و لێرەش لە دانیشتنی پەرلەمان داوام کرد بە ناوی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵاوتمە هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان استعدادی هەیە دەتوانێت لە کۆبوونەوەی لیژنە بەشدار بێت ئەگەر ڕەیەکی هەیە دەتوانێت خزمەت بەم کەیسە بکات دەتوانێت بێت لەوێ لە کۆبوونەوە هاوبەشەکەماندا پێشکەشی بکات بەڵام
ئێمە پێشتر ژمارە یاسایی پەرلەمانتاران یاداشتێکمان پێشکەش بە بەڕێزان لە سەرۆکاتی پەرلەمان کردبوو بۆ ڕێخستنی دانیشتنێکی پەرلەمان لەسەر ڕاگررتنی لێبڕینی موچە بۆیە لە هەمان ڕۆژدا دانیشتنی پەرلەمان ڕێکخرا و بەڕێز وەزیری دارایی لێرە حزوری هەبوو بەڵام لە هەمان کاتیشدا کەیسی مامۆستایانی وانەبێشتێک کەمەکان فەرمانبەرانی گریبەست هەرچەندە یەکێک نەبوو لە تەوەرەکانی کۆبوونەوە بەڵام بووە بابەتی ئەساسی کۆبوونەوەکە زیاتر لە 900 ئەندامی بەڕێزی پەرلەمان قسەیان لەسەر ئەم کەیسانە کرد و بەڕێز وەزیری دارایی وەڵامی دایەوە گوتی بە دوای مەخرەجێکدا دەگەڕێن هەر بۆیە ئێمە لە لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا دوای ئەم کۆبوونەوەیە داوامان کرد هەرچێک بەڕێزان لە وەزیرەکان کە مۆڵەت یەک مانگمان پێدان بۆ ئەوەی بتوانن ئەو مەخرەجە ئەو دەرچەیە بدۆزنەوە و بە پرۆژەیەکەوە بهێنە کۆبوونەوەی هاوبەش لە لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا بۆی لە نزیکەوە ئاگادار بین پرۆژەکەیان چێوە چارەسەریەکانیان چێ بۆ یەکلایەکردنەوەی چارەنووسی مامۆستایانی وانەبێش. جاری دووەم داوامان کرد کەوا لە 4/10/2021 دیسان هەرچێک بەڕێزان لە کۆبوونەوەی لیژنە ئامادە بن بەڵام ئەوە ئێمە لە جەلسەی پارلەمانین لە دەسەڵاتی یاسادانانین و نوێنەری خەڵکین پێویستە ڕاشکاو و ڕازگۆ بن لەگەڵ خەڵکی خۆمان و لەگەڵ خوای خۆمان و لەگەڵ خودی مامۆستایانی وانەبێژیش کە هۆکارەکانیان پێ بڵێن ئایا هۆکاری ئەنجام نەدانی ئەو کۆبوونەوانە سێ لە دوایە هۆکارەکەی ئێمەین وەک پەرلەمان هۆکارەکەی تیمی حکوومەتە کام وەزارەتە پێویستە زۆر ڕاشکاو و ڕازگۆ بین لەگەڵ خەڵکی خۆمان بۆچی ئەو کۆبوونەوەی ئەنجام نەدرا ئەو کاتە هەموو لایەک پێیان وابوو بۆی نەکرێت بە کەرەستەی هەڵبژاردن پێش هەڵبژاردنەکان بوو ئەوە ڕێی هەموو لایەک وابوو دوا بخرێت بۆ دوای هەڵبژاردن دوامان خست بەڵام دوجار دوو مەوعیدمان دیار کرد 24/10/2021 26/10/2021 بۆ ئەوەی هەرچێک بەڕێزان وەزیری دارایی خوێندنی باڵا پەروەردە ئامادە بن ئێمە پەیوەندیمان بە بەڕێز وەزیری خوێندنی باڵاوە کرد بەداخەوە دیارە تووشی ئەم ڤایرۆسە کوشندە بۆ لێرەوە هیوای سەلامەتی بۆ دەخوازین کە ئەو ناتوانێت حاضر بیت بەڕێز وەزیری دارایی تاوەکو ئێستا بەهاتن نە بە نەهاتن نازانم وەڵامی سەرۆکاتی پەرلەمانی دایتوانە بەڵام وەڵامەکە نەگەیشتۆتە لیژنە کە ئامادە دەبێت یان ئامادە نابێت بەڕێز وەزیری پەروەردە استعدادی خۆی نیشاندا گوتی من حاضرم بێم لە کۆبوونەوەکە دابنیشم بەڵام پێویستە هەر سێکیان بە نووسراوی ڕەسمی بە شەفەهیش بە هەردووک شێوە ئێمە لەگەڵیان لە خەت بووینەوە ئامادە بووە بێ لە کۆبوونەوەکە دانیشی بەڵام هەواڵان هیوادارم بە نەفەسی حزبی ئەوە وەرنەگرن ئەوە دەبێت ڕاشکاو بین ڕازگۆ بین لەگە خەڵکی خۆمان وەزیری دارایی وەڵامی داوای پەرلەمانی کوردستانی نەداوەتەوە بۆی ئامادەی کۆبوونەوە بی بەڕێزان هاوار مەکەن بابەکە کاک دیارە جەنابەت دیارە گومانت لە خۆت هەیە فعلەن ناڕاست بوو کاک عەبدولسەلام تۆ قسە مەکە گومانت لە خۆت هەیە کاک یەکسەر بڕۆ سەر پێشنیارەکان من گوتیتم کەستان ناڕاست بوون یەکسەر بڕۆ سەر پێشنیارەکان کاک عەبدولسەلام یەکسەر بڕۆ سەر پێشنیارەکان فەرموو ئەوەیە وەڵا ئەوەی بەڕێزان فەرموو ئەگەر تااقەتت نییە لە کۆبوونەوە دانیشی جێ لەوەندە ڕاپۆرتەڕاوەکەوەتە پێشنیارەکان تا بخێنن بەڕێزان بۆ بەرچاوڕوونی هەموو لایەک ئێمە راپۆرتێکی تێر و تەسەلمان ئامادە کردیە ڕێگا بدەن با خەڵکیش جێبیستی بی و خۆشتان ڕێگە دەدەن کاکە تااقەتان نەمەوە دەڵێ بیخێنە جواب ئەندامانی پەرلەمان مەدەن لە سەرەتای دەست بەکاربوونی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر لە 6,000 مامۆستای گرێبەست هەبوو هەمویان بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران دامەزران و بە هەمیشەیی کران هەروەها 1300 لە یەکەمەکانی سەر ئاستی زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان بۆ 2015-2016 دامەزران و ئەوەی دەرچووەکانی
جێڕاگرن ماوەستا ڕاست بەتەواو بین بەدەرفەت بدەن وە کاک عەبدوسەلام تۆ نابێ بە ئەندامانی پەرلەمان بڵێی جۆڕاگرن تۆ قسەی خۆت بکە قسەی بێدەنگ بن بۆی بزانین چییە لێ بەڕێزان نایکوژێنمەوە لەبەرەوەی ئەمێ بزانم چییە لێ فەرموو بیڵێ دکتۆر عەبدوسەلام هەروە بەنسبەت سێکەمەکانی سەرئاستی زانکۆ پەیمانگاکان بۆ 2016-2017 هەموو ڕێکارەکانیان بڕیون و ئێستا کتابەکان لە ئەنجومەنی وەزیرانە تەنیا ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران ماوە بۆ ئەوەی ئەمانیش دابمەزرن. ئێستا لەسەر پێشنیازەکانی لیژنەی پەروەردە وەک لیژنەی تایبەتمەند بۆ چارەسەری ئەم کێشەیە دەخەینە ڕوو بەڵام لای هەمویان ڕوونا بەڕێزان کە نزیکەی 21,000 مامۆستای وانەبێژن بەڵام ساڵانە گۆڕانکاری بەسەر ئەم ژمارەیە دێت زۆر جار وایە لەبەر بارودۆخی کۆمەڵایەتیەوەوانە مامۆستا هەیە دەست لە کار دەچێشیتەوە مامۆستای هەیە لە شوێنی دادەندرێت بۆیە دەکرێت بڵێن نزیکەی 21,000 مامۆستای وانەبێژە. ئێمە وەکو لیژنەی تایبەتمەند تەنیا پلانی ئەیمان هەبووە لە ڕابردوودا تەنیا داوامان ئەوە بووە تەنیا داوامان بەڕێزان راپۆرتەکە لە بەردەستی منایە یەک شتی زیایە بڵێ ڕایگرم دڵنی ئێستا بۆتانیەت ئێستا بۆتە تانەکەم شتێ بڵێ لێرە نەنووسابێ ڕای دەگرم تەواو تەنیا داوای لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا ئەوە بووە کە بەڕێزان مامۆستایانی وانەبێژ بە هەمیشەیی بکرێن دابمەزرێن یان بە گرێبەستیشبی دابمەزرێن. بەڵام دوای ئەوەی کە ئێمە بە دوواداچوونی خۆمان کرد وەکو کاری پەرلەمانی وەکو کاری لیژنەی تایبەتمەند لەگەڵ بەڕێزان لە وەزارەتی دارایی لەگەڵ بەڕێزان لە وەزارەتی پەروەردە لەگەڵ بەڕێزان لە وەزارەتی پلاندانان لەگەڵ بەڕێزان لە وەزارەتی خوێندنی باڵا گەیشتینە ئەو ئەنجامەی کە ئەوەی تیمی بەڕێزی حکوومەت باسی دەکات ئەگەر ئەو مانگانە ئەو 200 ملیارەی لەلایەن بەغداوە دێت بۆ هەرێمی کوردستان یەک مانگ نەدرێت ناتوانن موچەی فەرمانبەرانی هەمیشەیش کە میلاکن بەبێ لێبڕین دابەش بکرێت. بۆیە پێمان وابوو ئەم پلانەی ئەی کە مستاحیل و ناممکینە بتوانین بە یەک بڕیار لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەموو مامۆستایانی وانەبێژ بە یەک بڕیار دابمەزرێن. بۆیە ئێمە وەکو لیژنە پلانی بیمان خستە بەردەم حکوومەتی هەرێمی کوردستان و بە نووسراوی فەرمی ئاراستەمان کردن و ئەمڕۆژ وەک راپۆرت لێرە دەیخینینەوە. بۆ ئێستا پێویستە چ بکەین کە لە کاتێکدا مستاحیلە ناممکینە ئەو قەرارە بدرێت بە یەک قەرار 21,000 مامۆستای وانەبێژ یان 26,000 فەرمانبەری گرێبەست یان نزیکەی 6,000 سەیەکەمەکانی زانکۆ و پەیمانگەکان هەموو بە یەک قەراردا بمەزرێت دەبێ قۆناغ بە قۆناغ بێ. بەر لەوەی بچمە سەر ئەوە دەمەوێت کە لە ماوەی ڕابردوودا لەسەر فەرمانی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەنجومەنی وەزیران وەزارەتی پەروەردە لە پشووەکانی کۆڕۆنا لە هەوڵەکانی خۆی بەردەوام بووە بۆ ئەو کاتانەشی قوتابخانە نەبووە شایستەی دارایی مامۆستایانی وانەبێژ بدات بۆ ئەم بابەتە نزیکەی 45 ملیار دینار خەرج کراوە بۆ مانگەکانی 3 4 5 11 ساڵی 2022 مانجی یەکی ساڵی 2021 دووهەم لە 15 2021 ئەو کاتەی دەوامی قوتابخانەکانیش نەبووە وەزارەتی پەروەردە نەخشە ڕێگایەکی بۆ دیوانی ئەنجومەنی وەزیران ناردووە و دیوانی ئەنجومەنی وەزیرانیش پرۆژەکەی ئاراستەی وەزارەتی دارایی کردووە. هەر سێ بەڕێزان وەزیری پەروەردە وەزیری دارایی سەرۆکی دیوانی ئەنجومەن کۆبنەوەیان ئەنجام داوە لەسەر ئەم پرۆژەیە. پاشان لە 19 2021 کۆبنەوەی هاوبەشی وەزارەتی پەروەردە و وەزارەتی دارایی ئەنجام دراوە. کۆنووسێک ئاراستەی دیوانی ئەنجومەنی وەزیران کراوە بە واژووی هەردوو وەزیر و تیمی تەکنیکی هەردوو وەزارەت کە ناوەڕۆکەکەی بریتە لە پێدانی شایستەیەکی دارایی بڕاوە مەختوع بۆ وانەبێژانی دانەمەزراو و پۆلینبەندی کراوە لە بەشەوانە. ئەو مامۆستایانەی تا 12 بەشەوانیان هەیە و ئەوانەی لە 13 تا 18 بەشەوانیان هەیە و ئەوانەشی کە 19 بەشەوانیان زیاتر هەیە. بە گوێرەی ئەو پۆلینبەندیای شایستەی دارایی بڕاوەیان بۆ پێشنیاز کراوە. سێهەم لە پرۆژەکە پۆلینبەندی گوند و شارەدێ و شارۆچکە و سنتەری پارێزگاکان کراوە. هەموو ئەوە بۆ ئەوەی دادپەروەری بەدەبێت و تحقیقی عەدالەت بکرێت.
چوارەم لە پرۆژەکە ئاماژە دراوە بە پێدانی مۆڵەتی نەخۆشی مۆڵەتی ئاسایی بۆ مامۆستانی وانەبێژ و 21 ڕۆژ مۆڵەتی دایکایەتی بۆ مامۆستانی وانەبێژی ئافرەت لە حاڵەتی منداڵبوون کە ئەم بە ئەو بەرگانێک کە باسی دەکەم پێشتر بە هیچ شێوەیەک وجودی نەبووە لە ئێستادا لەو پرۆژەیەدا تەنانەت فەرمانبەرانی گرێبەستیش ئەم مافانەیان نییە ئێستا ئەو مافانەی کە بۆ بەڕێزان مامۆستانی وانەبێژ دیاری دەکرێتن. پێنجەم میکانیزم دانراوە کە ماگانە پەروەردەکان لیستی شایستەی دارایی وانەبێژان بنێرن بۆ گەنجینەکان. پێشنیاز کراوە ئەگەر لە قوتابخانەیەک میلاک نەبوو مامۆستای وانەبێژ بەڕێوەبەری قوتابخانە بوو بڕی 50,000 دینار پارەی زێدەچی بچێتە سەر شایستە دارایی بڕاوەکەی. ئەم پرۆژەیە بۆ مامۆستانی وانەبێژی دانە مەزراوی باخچە و قوتابخانە و پەیمانگا لەگەڵ دیاریکردنی هەندێک ڕێکاری تایبەتی پەروەردەیی. بەڕێزان سەرباری ئەوەی کە ئێمە پێمان وایە کە پلانی ئەیمان جێبەجێ ناکرێت لەم قۆناغەدا تەمان پێشنیازمان کردووە پلانی بی سەرباری ئەو پرۆژەیە هاوبەشەی وەزارەتی پەروەردە و وەزارەتی دارایی بەڵام بە ئیزافەی هەندێک پێشنیازی دیکەی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵاوە. ساڵانە بە سەدان مامۆستای میلاکخانە نشین دەکرێن بە هەر هۆکارێک بێت بەهۆی نەخۆشی بێت بەهۆی وەفات بێت بەهۆی تەمەنیەوە بێت. پێشنیازمان کردووە کە ساڵانە بەپێی ساڵانی خزمەتی وانەبێژی ئەو بەڕێزانە لە شوێنیان دابدرێت وردە وردە بۆ ئەوەی ژمارەی مامۆستانی وانەبێژ کەم بکرێتەوە و پایتاب ئەوانە بە هەمیشەی بکرێن. جگە لەوەش موچە پێشتر موچەی مامۆستانی وانەبێژ لە کاتی خۆیدا نەدەدرا لەگەڵ مامۆستایانی میلاک. داوامان کردیە وەکو پێشتر بە 70 ڕۆژ جارێک موچەی مامۆستای وانەبێژ نەدرێت بەڵکو لەگەڵ مامۆستای میلاک بەیەکەوە بە یەک خشتە بنێردرێتن بۆ گەنجینە. سەبارەت بە فەرمانبەرانی گرێبەست دیارە کە هیچ یاسایەک نییە تەنها ڕێنمایی دارایی ژمارە 39 لە ساڵی 2013 کە لە وەزارەتی دارایی دەرچووە ئەو ڕێنمایە ژمارەی 39 ساڵی 2013 پێمان دەڵێت کەوە هەر عەقدێک هەر گرێبەستێکی هەر فەرمانبەرێک 3 ساڵ لەسەر یەک دووبارە کرایەوە ئەو فەرمانبەرە بۆی هەیە بە هەمیشەیی بکرێت دابمەزرێت کەواتە پێویست بە دەرکردنی هیچ یاسایەک ناکات تەنها ئێمە داوا لە تیمی بەڕێزی حکوومەت و لە وەزارەتی دارایی دەکەین ڕێنمایی ژمارە 39 ساڵی 2013 خۆی جێبەجێ بکات وەک ئەوەی کە خۆیان ئەو ڕێنماییان دەرکردیە. دکتۆرە ئەفۆن بەرە سەرۆک پەرلەمان ببوورە بابەتێکی هەنووکەی و زۆر گرنگ بابەتێکی زۆر گرنگ و هەنووکەیە دوای ڕاگەیاندنی بەرنامەی کاری دانیشتنی پارلەمان اینجا نەتیجەی زانکۆڵاین دەرچوو زۆر گرنگە ئەم ڕوونکردنەوەی بۆ خەڵکی کوردستان و قوتابیان و خوێندکاران و خانەوادەکانیان بدەین ئەگەر ئیجازە هەبێت تەمان. بەڵێ بەس ڕێک خۆی بیخێنەرەوە تاوەڵی لای هەموو پەرلەمانتاران و قوتابیان و خانەوادەکانیان ئەمە ڕەنگە جێگەی پرسیار بێت کە کورسی زانکۆ حکوومیەکان زیاد کراوە بە بەراورد لەگەڵ ساڵی ڕابردوویانە. بەڕێزان دوای ئەوەی ئێمە وەک لیژنە بەدوادا چونمان بۆ ئەم بابەتە کرد بە داتا ئێمە ڕوونی دەکەینەوە. دەرچوانی پۆلی 12 ئامادەی 45,113 دەرچووی ئەم ساڵ و 4,142 دەرچووی پار ساڵ و 3,277 لە دەرچوانی ساڵانی ڕابردوو داواکاریان پێشکەش کرد بۆ وەرگرتنیان کە کۆی گشتی پێشکەشکاران بریتی بوون لە 52,532 دەرچوو. لە ئەنجامدا 43,277 دەرچوو کە دەکاتە ڕێژەی 182 لە زانکۆ و پەیمانگاکان وەرگیران. 7,943 دەرچوو بەهۆی هەڵە پڕکردنەوە و هەڵنەبژاردننی شوێنی گونجاو لەگەڵ نمرەکانیان لە قۆناغی یەکەمدا وەرنەگیراون کە ڕێژەکەیان بریتە لە 18%. لە هەمان کاتیشدا 4,607 کورسی لە ئێستادا بە بەتاڵی ماوەتەوە. بۆیە ئەم ژمارەی کە وەرنەگیراوە لە ڕێگەی سیستمەکەوە دەتوانن یەکێک لەو بەشانە هەڵبژێرن کە کورسی بەتاڵی هەیە. ئەمەش لە ڕێگەی پرۆسەی سکاڵا وێبسایتی لە ڕێگەی زانکۆ دەبێت کە لە ئێستادا کارا کراوە بۆ ماوە یەک هەفتە. سەرەڕای وەرگرتنی ئەم ژمارە لە دەرچوان لە زانکۆ و پەیمانگاکان بە ڕێگا و میکانیزمی جیاوازتر
وەردەگیرێن کە بریتین لە سیستەمی پۆلوتەکنیک پێشکەشکارانی کەرکووک ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان خوێندنگە نێودەوڵەتیەکان یەکەمی پەیمانگاکان و دەرچوانی ئامادەیە پیشەیەکان بەم پێش ژمارەی وەرگیراوان زیاد دەبێت بەڵام ئەوەی کە جێگەی تێبینیە لە لای هەمومان و لەلایەن قوتابیان و خانەوادەکانیان ئەوەیە کە کەمکردنەوەی کورسی خوێندنە لە کۆلێژە پزیشکیەکان بە نمونە لە زانکۆی هەولێری پزیشکی و زانکۆی کۆیە کە بە بەراورد لەگەڵ پارساڵ کورسی خوێندن کەم کراوەتەوە بۆ ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە نمرەی 99 لە سەد لە کۆلێژی پزیشکی گشتی وەرنەگیرێت بۆیە ئەمە جێگە هێڵوەستە لە سەرکردنە وێڕای دەستخۆشی زۆرمان بۆ ناوەندی وەرگرتنی قوتابیان و تەواوی فەرمانبەرانی وەزارەتی خوێندنی باڵا بۆ ماندووبوون و شەو نخۆنیان بەڵام بۆ ئەمە بەستە لیژنەیەکی تایبەتمەندمان پێکهێناوە بە مەبەستی دۆزینەوەی چارەیەکی گونجاو بۆ ئەم بابەتەوە دڵنیابوون لە هۆکاری کەمکردنەوەی کورسیەکان زۆر سپاس بۆ جێگرتنتان سپاس ئەو تەسەلسولەی نووسیمە هەمووتان مایکەکەت بژێنەوە کاکتۆر ئێوە هەمووی لەسەر وانە بێژانە کاک عەباسگیان وەڵای هیچی لەسەر نوقتە نیظامی نییە فەرموو ئاشنا خان فەرموو بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان سەرەتا من وەک ئەندامی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا پێشتریش ڕامگەیاند من هیچ ئاگاداری ناوەڕۆکی ئەو ڕاپۆرتە نیم کە ئێستا سەرۆکی لیژنە خوێندیەوە ڕاستە پێشترێن بە کۆبوونەوەیەکمان کردو و لەسەر چەند خاڵێک ڕێککەوتوین کاک عەبدولسەلام ئەگەر مۆڵەت بێ ئەمە مۆبایلەکەی دەسما 2:57 دقا ڕاپۆرت دانراوە لە لیژنە کی ئەوێ با سێری بکات 2:57 دقا ڕاپۆرتی لیژنە دانراوە ئەمە بابەتێک کە بەڕاستی ئێمە خاڵانەی ڕێکەوتین لەسەری بێڵین وەکو پێشنیاری لیژنە نەک وەکوەوەی کە حکوومەت بۆ خۆیان وەزارەت کۆبوونەتەوە ڕێکەوتن پرۆژەیەک من بەناوی حکوومەتەوە بێم لێرە بیخوێنمەوە بەڕاستی ئەمە پرۆژە خوێندنەوەی حکوومەتە من خۆم پێشنیارم هەیە وەکو پەرلەمانی کوردستان وەکو لیژنەی تایبەتمەند نەک ئەوەی کە من بێم بەناوی حکوومەتەوە لە جیاتی ئەوان وەزیری پەیوەندیدار کە دەبوو بەهاتنایە و لێرە ئامادە بوونایە بەڕاستی بەڕێز سەرۆکی پەرلەمان دەمەوێت وەڵامی ئەو پرسیارە وەربگرم ئێمە دوو جار بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان 8/5 داوامان کردووە وەزیرە پەیوەندیدارەکان بێنە لیژنە کە حەقی پەیڕەوی خۆمانە گفتوگۆ بکەین لەسەر مامۆستایانی وانەبێژ لەسەر پلانی وەزارەتی خوێندنی و باڵا بۆ وەرگرتنی قوتابیان فەرموون دوێنێەوە نەتیجەی خوێندنی زانکۆلاین بڵاو کراوەتەوە یەک دنیا گرفتی تایە ئێمە تازە بۆچیمان ئەگەر وەزیری خوێندنی باڵا بێ لەگەڵمان ناکۆبێتەوە کە هێشتا ئامادەیەشیان پیشان ناوە دەبوو پێشتر بەهاتنایە بمانزانیە پلانیان چییە چۆن ئەیانەوە خوێندکار وەربگرن معقول نییە 98.6 ناوی لێشیکاری نەخۆشی هاتۆتەوە ئێمە ویستومانە لەگەڵ یاناکۆ ببینەوە بۆ ئەوەی بەربەو گرفتانە بگرین بزانین پلانیان چییە چۆیان ئەیانەوێ چارەسەری بکەن بابەتێکی تر بەڕێز سەرۆکی پەرلەمان مەبەستمە وەڵامی لە بەڕێزت وەربگرم کتابەکان هاتووە بۆ ئێمە کە ئێوە ڕەوانەی با بڵین وەزارەتە پەیوەندیدارەکانتان کردووە نردووتانە بۆ وەزارەتە پەیوەندیدارەکان کە لەگەڵ ئێمەیان کۆ ببنەوە و لیژنەی تایبەتمەند هەر بەڕاستی حکوومەت وەزارەتی تایبەتمەند حساب بۆ پەرلەمان ناکە حساب بۆ لیژنە ناکە بۆ ئامادەنین پێمان بڵێن بۆچی ئامادەنین بێنە لیژنەی تایبەتمەندەوە خۆیان لە پەرلەمان بە گەورەترە زانن وەڵامی ئەم پرسیارەمان بەڕێز سەرۆکی پەرلەمان لە بەڕێزت ئەوێ ئەمە پەیوەندی هەیە بە شکۆی پەرلەمان و پەرلەمانتارەوە تکایە بابەتێکی تر مەسەلەی کۆبوونەوەی پەرلەمانە بەڕێز سەرۆکی پەرلەمان هەڵەس خان 2 دقەیە بە قوربان ئەوە کات هەڵەس خانەتەوێ قسە بکەی هەڵەس خان قسە دەکەی تەواو هەڵەس خان فەرموو بەڕێز فەرموو هەڵەس خان باشە جا فەرموو هەڵەس دەستخۆش فەرموو خان بەڕێز سەرۆکا پەرلەمانی هەلس ئەحمەد ئەنداما لیژنە پەروەردێ سەبارەت vê raportê min nevîtin ez kevme aloziya navbeyna min û lijnê daye ez ê wê hêlim bolanekî dîtir lê min têbînî hebûn bûçî fermanberên girêbest ev şerîha hinda mazin kirine digel raporta lijna perwerdê da mamostayê wane bê ji xwe zor bûn digel kêşeya sêyekemekan PTV bû lijna darayî hat ba teklîf kirin raportek nivîsa ba ser fermanberên girêbest çinkî ev e taybetmendiya wan e xalên dîtir خالن ديتر أفا رابورت يا جشجير نينا أجر كاك عبد السلام بيجتن ويا
PTV بو شويدي رابور جاش بعد السما وك مسودة أفريقيا ساعة 10:57 رابور جاش يد السما إي كمين خال كويل دفكك عبد السلام جاي يل دف مجي وخد السمنة دا خزيا من دا خزيا ما مستعد قريبز بون وانا بيش بون فيتن شارن في سوانا إكلابتن يان دا مزراندنا وانا يام قريبز كرنا وانا أجر أزبن بيانو بحكومات بين حتى صباني بيانو خلاصنا بن برای سروکا پرلمانی اسوکن دام کالجنه بریدو هیوا مداخص کرش وزیر پرورده آمارکا گشتی بدت مبسر جمع ما مستعد وانا بیش آیا فعلا اف جماره هنده تفخیم کری ما مستعد وانا بیجن یا نه و اگر بریارک در بچتن صباحیت قازانجا ما مستعد بتن چه بن دیوار نچنت نافدا آمارا گشتی نینه آمارا گشتی نینه فرمون او توقیع جناب وزیریه باشه آمار نینه دو مداخص کرد بول هیوا هشت پلان وزارتی چیه بو ما مستعد وانه بیش بو ما مستعد وانه بیش پلانات چیه پلان بو من هنار کرد بجن من پلانا بو حکومت افراکری تمام او پلانا حتی وی وقتی جی نگهش یه دستمه او پروژه هر دو وزارت سر ری کفتین بو چرا سر کرنا ما مستعد وانه بیش نگهش یه اندامت لجنه تحدا جید کم هر 11 اندامت لجنه پرورده آگه هلوی اتفاقی بنود بین وزارت دارایی وزارت پروردی چی بوی تنید گروپا دا هندک جارا جناب وزیر آماجه بکریم فرمون ما برای سروکا پرلمانی مداخص کر اش وزیر دارایی بو من برای پاره فریکتن کانی چند حیوانه بو وانه بیجات هیتا مزاختن دبزانم آیا فعلا بارگرانی سر حکومته یا نمان بین انشائیان باغوین فرمون برسوا جناب وزیری فرمون هفه برسوایه استحقاقات ما مستعد وانا بیش هیوا 3 بشکش پرورده ندایه هیوا 4 هیوا 5 هیوا 6 نهاتی ندان فرمو ملویری آگوتیه که هید استحقاق وانده جواب نینه ایدن كاكمم كاكمم فرم برای سروکی پارلمان من لشاني خوتانا وقسمكن كاك سركو ها توضيحكم دا بل سيركا توضيحكم دا وتم هر نقطة نظاميك بيوندي بوانا بيجانا وهي لجاتي دقيق بي اميكين بدو دقو لنا رابورتا كاوري يقري قيتشك اوانش ورقرين اوانش ورقرين بل او بستودو ورقرين او بستودوكا يلا كاكمم والله ناتواني هم يبيك ورقي كاكمم فرمو برای سروکی پارلمان كاك ياسين لشيني خوته وقسمكن كاك ياسين بقربان اما بيرو معنى اما وقت باشا فرمون فرم كاك ياسين لشيني خوته انا قسم كاك ياسين راست اوانيش راستكي والله راست بله كاك من قسبك برزان بس يارمتي يكتري بدن خبو اما كيشنيه بس يارمتي يكتري بدن بله كاكم برای سروکی پارلمان كاك ياسين كاركم بس بله برای سروکی پارلمان بەپی پەیڕە و کاتێک ڕاپۆرتێ یا بابەتێک خرێتە گفتوگۆ پەرلەمانتار 2 دقەی بۆیە و دقیقەیەکیشی بۆ خاڵی پەیڕەوی هەیە یعنی پێویستە کات 3 دقە من لە پێشا لە ماوەی دقیقەیەکە قسە لەسەر پێشێلکاری پەیڕەویەکەم مادەی 51 مادەی 98 مادەی 66 مادەی 56 مادەی 2 بەردەوام سەرۆکایەتی پەرلەمانە مادانە پێشێلەکە برای سروکی پارلمان یعنی لمادی 51 سێشەم و چوارشەمە دانانیشم دوای 50 ڕۆژ پەرلەمان دانیشێ ئەم حکمت چییە یعنی بۆ ئەوەین تەواو دان فەرموو باسی وانە بێژان کە تکایە ئەمڕۆ کۆمەڵێک بابەتی گرنگمان هەیە بە تایبەتی مامۆستایانی وانە بێژ و گرێبەستەکان و جگە لەوە سێ یەکەمەکانی زانکۆ و کۆمەڵێک قەیرانی تر خۆزیا و راپۆرتەی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا لە بەردەستی ئەندامانی پەرلەمان بۆ ئەوی باشتر ئاگاداری وردەکانیەکان بین ئاماژەت بۆ کرد کە حکوومەت ئێمە 5 یاداشت لە بەردەستی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانە بەڵام حکوومەت ئامادە نابێ بێتە پەرلەمان و لە کۆبنەوەکان ئامادە بێ کۆمەڵی قەیرانی گەورەمان لە کوردستان هەیە کە
هەر لە سەیەکەمەکانی زانکۆ و گرێبەستەکان و مامۆستایانی وانەبێژ و قەیرانی سوتەمەنی و کێشەی کەمی ئاو کارەبا و ڕاگررتنی نایاسایی لە بەرزکردنەوە و باج و ڕسومات و نەبوونی پرۆژە یاسای بودجە و ژمێرەی کۆتایی و بە تایبەتکردنی کردە خزمەتگوزاریەکان و چەند بابەتی تر. ئەم بابەتانە بابەتی هەستیار و گرنگن هەمان پەیوەندی بە ژیان و گوزەرانی هاوڵاتیانەوە هەیە. بە تێڕوانینی من پەرلەمانی کوردستان دەست بۆ هەر یەک لەو بابەتانە ببە حکومەت ناچێتە ژێرباری ئەو بابەتانە و ئەگەر بوێت چارەسەری ئەو کێشانە بکە ئەو دەستکەوتە ناداتە پەرلەمان. بۆیە ئەو هەموو گفتوگۆی لە پەرلەمان دەکرێت ئەو هەموو یاداشتە پێشکەش دەکەین پێم وایە لە پەرلەمان خودی پەرلەمان چارەسەر ناکرێتن. و ئەمە بابەتێکمان بەبیر دێنێتەوە کە کاتی خۆی لە یەکێتی سۆڤێتی جاران کە دەچوونە فەزا یەکێ لە ڕوادەکانی وڵاتانی تریان لەگەر خۆیان دەبرد کە دادەبەزین پشکنینیان بۆ دەکردن ئیفشاری خوێن و بزانن تەندروستیان چۆنە بەڵام سەیریان کرد هەموو پشتی دەستیان ئەستور ببوو لیان پرسی بۆ پشتی دەست دووە ئەستور بووە وتی دەستمان بۆ هەر دوگمەیەک و پلاکێکە دەبێت ڕووسەکان لە پشتی دەستیان دێن دەستمان بۆ شین و مەروە ئەو پەرلەمانە دەست بۆ هەر شتێک بووە حکوومەت ئەگەر بارگرانی دارایی هەبێت جێ بخۆی نەخاتە دەستکەوتی خۆیت و خۆی بڕیای لەسەر نەپێم وایە حکوومەت ناچێتە ژێرباری ئەو بابەتانە و گفتوگوانی ئەمەش سوودێکی ئەو توێژانەدا بە زۆر سپاس.